لە مۆزەخانەی سلێمانی پێشەنگاکی تایبەت بە کارەکانی تیمە شوێنەواری ئیتاڵەکان لە کوردستان و عێراق کرایەوە. ئێمە ئەمە دەکەین بە تەوری یەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمە مەبزانی ئەم تیمە شوێنەواریە ئەو پێشانگا کە کردویانەتەوە هەڵبەتە پێشانگاکی فۆتۆگرافەریە زیاتر ئەو کارانی کە کردویانە چی لە خۆ دەگرێت گرنگی هاتنی ئەم تیمانە چین گرنگی کردنەوەی ئەم پێشانگایانە لە کوردستان بۆ کوردستان و عێراق چین بۆ مەبەستی میوانداری زۆر بەڕێز هاشم حەمەق عەبدوڵڵا بەڕێوەبەری مۆزەخانەی سلێمانی دەکەین ڕاستەخۆ بەڕێزدان لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەن. کاک هاشم سڵاو لێبێ بانیت باش. بانیوەش باش. زۆر بەخێر بێت کاک هاشم. زۆر سپاس. کاک هاشم دوو ڕۆژ پێش ئێستا لە مۆزەخانەی سلێمانی پێشانگایەکی تایبەت دەکرێتەوە بە کارەکانی تیمێکی شوێنەواری ئیتاڵی کە تێیدا کارەکانە زۆرتریان فۆتۆگرافەرین. دەمێت باسێکی ئەم پێشەنگایان بۆ کە باسێکی هاتنی ئەم تیمەم بۆ بکەیت ماوەی چەند ساڵە ئەم تیمە سەردانی هەرێمی کوردستان دەکەن کارەکان زیاتر چی لە خۆ دەگرێت؟ بەڵێ ڕاستیەکەی ئەم پێشەنگایە پێشتر لە شاری هەولێر کرایەوە مانگێن لەمەوە پێش تقریباً ئیتر داوایان لێ کردین کە ئێمەش لە خۆی پرۆژەکە ئەوەیە کە لە سلێمانی هەولێر و دۆک پێشەنگە فۆتۆگرافی بکرێتەوە کە بە ئێمەوت ئێمەش دووسێ شوێنمان بۆ دیاری کردن وەکو مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە بێت یاخود لە گەلەری مۆزەخانەی تەنیشتی خۆمان بێت کە چوتیان نەبا پێمان باشە هە لە ناو بینای مۆزەخانە بێت چکە تایبەتە بە شوێنەوار بۆی ئێمەش ئەو شوێنەی لە ناو مۆزەخانە هۆڵێکمان هەیە ینی شوێنێکی کراوەمان هەیە گونجا بوو ئیتر ئەوانش پۆستەرەکانی خۆیان هێناوە و لەوێدایاننا ڕاستەکەی ئەم پێشەنگایەت تایبەتە بە کار و چالاکی تیمی ئیتالی چەند تیمێکن ینی نەکو بڵێن یەک تیم و دوو تیم ئەوانەی کە لە سنووری هەرێمی کوردستانە ئیشەکەن و پشکی شێری شوێنەواری ئیتالی بەر هەرێمی کوردستان کەوتووە لە کنە پشکنین و فۆتۆگرافی و مەسە بڵێن ڕووپێوی و نۆژەنکردنەوە ئەوانن ڕاستەکەی 11 تیمیان تقریبان لە هەرێمی کوردستانە ئیشەکەن لە خۆی سەرەتا لە 2007ەوە یەکەم جار هاتن ئیشیان کرد لەگەڵ ئێمەیە بۆ خوێندنەوەی بەردەکانی پێیکۆڵی ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەو کاتەی ئێمە بۆ یەکەم جار بوو لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە کە بێن ئێمە مامەڵە لەگەڵ تیمێکی بیانیا بکەین بۆ ئێمە زۆر نامۆ بوو بەڕاستی نەمانەزانی چۆن هەڵسو کەوت مامەڵیان لەگەڵا بکەین یەکەم جا کە هاتم بۆ لای من وتیان ئەمانەیە ئەو بەردانی پێیکۆڵی کە لاتانە بیخوێنینەوە و توێژینەوەی کەین وتم بەردم لانی وتی بەڵێ لە لاتانە وتم نەخێر لامانی تر بوو بە مشتومڕێکی دۆستانە بڵێن لەو کاتەیتە بەڵام ئەو کاتت بە هەوڵی بڵێم ئەمان لە ڕێی بەڕێزکە عومەر فەتاح و کاک بەکر فەتاح و کاتە نوێنەریەکێتی بوو لە ئیتالیا ئیتر هاتن بۆ مۆزەخانە و ماوەیەک لە ئێمەمانەوە ئەنجە دوای ئەوە بوو بە شێوازێکی ڕسمی کە گرێبەستێکی ڕسمی لەگەڵ ئێمە و لەگەڵ ئەو زانکۆی ئەوانە بکرێت بۆ ئەوەی کە جارێکی تر ئەو بەردانە دەرکەینەوە چکە من بەردانە کاک هاشم خۆی ڕاستەکان لەکوێ بوون وەتەکەم کاری ئەو تیمە لە سلێمانی دەستی پێکرد لە ناو عێراق داخل لە هەرێم سەرەتا لە دوای پرۆسی ئازادی عێراق باسەکەم لە 2007 لەگەڵ ئێمە دەستیان پێکرد دەستپێکی بوونەکە تیمەکان لە سلێمانی و لە مۆزەخانەی لە مۆزەخانەی سلێمانی بوو ئەو بەردانە بۆ شوێنەواری پەیکوڵی ئەگەڕێتەوە شوێنەواری پەیکوڵی یادەوەریەکە یا بڵێن شوێنەکە کە بیناکەی ئەو کاتێک کە دروست کراوە دەبەدێ یاین دەمەتر بە دەمەتر درێژە بینایەکە کە بە بەردی ڕێکراو بەرز کراوەتەوە ئەکرێت بڵێن هاوشێوەی ئێسەی کەعبەی خۆمان بێ ئەوها لە دوو ڕوویان نووسینی تایە لە دوو ڕوویە لە بەردەکانە نووسینی پێوەیە لەسەر و نووسینەکانەوە وێنەی پاشایەکی ساسانەیە کە ناوی نارسەیە ئەم پاشایە لە 290 زاینیە پاشای ئەرمینیا بووە بڵێن تر هاتوو بۆ گرتنی دەسەڵات لە پایتەختی ساسانەکان کە لە مەدائینە لە تەیسەفون لە بەغا لێو کەژاوەکەی هاتوو بۆ بڵێن بۆ ئەو شوێنە ئیتر خەڵکش بۆ پێشوازی لێکردنی لە دەربەنی خان شوێنێکمان هەیە پێڵم پەیکوڵی لە نزیک گوندی بەرکەلە لەوێ ئەمەی دروست کردووە ناوی ئەو کەسانی نووسیوە کە پێشوازی لێکردوون چیرۆکی کە چۆن دەسەڵاتی گرتوۆتە دەست چکە دیار ئەو کاتە ناکۆکیەکە بۆ لەسەر وەرگرتنی دەسەڵات برازازاکەی بارامی سێم کە لە دەسەڵاتە بۆ دیارە نەیتوانێت جوان ئیدارەی لەسەر ئەو تاشە بەردە کاک هاشم ئەو مێژوە نووسراوەتەوە بەڵێ بەڵێ ئەو کاتە بە
بە دوو زمان نووسراوە پەهلەوی ساسانی پەهلەوی ئەشکانی ئەنجا بەشێک لەو بەردانە لەوێ ماوەوە ئێمە لە ساڵی 1970 لەگەڵ بە هەوڵی مامۆستا جەمال عەبدول و مامۆستا عەبدوڕەقیب یوسف و کاک کەمال نووری معروف کە و کاتە بەڕێوەبەری شوێنەوار بوو توانیمان ئەو بەردانە لەوێ لە ساڵی 1970 هەڵگرین و کۆی کەینەوە بێنین لە مۆزەخانە داینین بۆ ئەوی لە فەوتان بپارێزرە ڕاستیەکەی بەڵامی تر ئێمە لەبەرەوەی پسپۆڕیمان نەبوو لە خوێنەوەی ئەو بەردانە ئەوانش ئەزمون و شارەزاییان هەبوو کە لە 2007 هاتن بۆ ئێرە ئیتر کارکرا لەسەر بۆ لە کۆڵینەوە ئەو بەردە بە تایبەتی هاتن یاخود کە هاتن بۆ ئێرە ئەویان بینی نەنەنا پێشوە خزانیانە ئەو بەردە لە مۆزەخانە بۆیە کەوتم سەرەتا باسم کرد کەوتیان هاتوین ئێمە ئەو بەردانە ببینوتم بەردم لە لانێ بچکە من نەمەزای چۆن مامەڵە سەرەتامان بوو لەگەڵ تیمی بیانیا بکەین کە بەردەکانیان ئیتر وردە وردە بەردەکان خۆتان زانن بە شێوازێکی لە ژوورێکە دامان نابوو بەردەکانش زۆر قورسن بەڕاستی هیچ بەردێکی ئەکرێ بڵێن لە 200 کیلۆ کەمتر نییە 100 بەرد زیاترمان لەلا بوو ئەم بەردانەیەک یەک دەرکراون ئەمە دانیشتن جارێکی کە خوێنەوەی بۆ بکەن جا بە دوو زمان نووسراوەکو چۆن بڵێن ئێستا ئێمە بە کوردی و بە عەرەبی ئەنووسین بە هەمان ئەلفوبێ ئەنووسین ئەوانش بە هەمان شێوە پەهلەوی ساسانی پەهلەوی ئەشکانی اینجا هەنێک لەو وشانەی کە لەوێ نووسراوە لەوانە لە ئێستا ئێسەی زمانی کوردی خۆشمانە هەر بەکارێتی ینی ئەوەش لەوە لە ئەنجامی خوێندنەوەکانایە بەڵام بەداخە ئەو بەردانە کاتی خۆی کە لە 20ەکانی سەدەی ڕابردووە هاتوون خوێندراوەتەوە کە لە لایەن تیمێکی ئەڵمانیەوە کە خوێندنیاتەوە ئەو کاتە بەردەکان زۆر خوێن نووسینەکانی دیار بوو بەڵام بەهۆی باوباران و دەستدرێژی هاوڵاتی ئەو شتانە بەسەریەوە بەشێکی بەردەکان نووسینەکانی دیار نەماوە خۆتە زین ترشە باران و کار لێکردنی ئەو هەوای لێکرد بەردەکان نەماوە بەڵام خۆشبەختانە ئێمە توانیمان ئەو بەردانە لە فۆتان بپارێزین لە مۆزەخانە دامانە ئەمان جارێکی کە هاتن خوێنەوەیان بۆ بەردەکان کرد ئەمەش ماوەیەکی زۆری خایان بەڵام لە 2019ەوە ئیتر جارێکی کە ئەوان بودجەیەکیان بۆ تەرخان کرد کە بتوانین ئێمە لە ناو مۆزەخانەی سلێمانی دوو هۆڵی گەورەمان هەیە کە وەکو حەدیقێ وا بوو ڕاستیەکەی بەڵام سوودی لێ نابیندا توانیان ئەوان لەسەر بودجەی خۆیان نۆژێنی بکەینەوە و ئێستا هەردوو هۆڵەکە کراوە لە 2007 تیمە سەردانی هەرێمی کوردستانی نەکردەوە هەتاوەکو 2009 بەردەوام هاتن هەر بەڵێ کە هاتن تەنها ئەوە نەبوو لە بەردەکان خوێنەوە ئەبوا بچووناتە سەر شوێنەواری پەیکۆڵی لەوێ جارێکی کە کنە پشکنینیان کرد ڕوپیان کرد لەگەڵ بە هاوبەشی لەگەڵ تیمەکانی شوێنەواری ئێمە و شوێنەوە ناسانی گەرمیانە هەڵکۆڵی بکەن بۆی بەردی نوێ بدۆزینەوە چکە بەردەکان بە ئەوەی کە ئێمە دۆزیمان و ئەکرێ بڵین بۆی ئاسانتر بێ بۆ بینەران بۆ ئێوە بەڕێزش کە وەکو کتێبێک وایە تۆ چەند پەڕەیەکت دیار نەماوە لە کتێبەکە ئەوێ بگەڕێ ئەو پەڕانە بدۆزی تۆ بزانانی ئەو پەڕک ژمارە چەنە لەلا تەواوکەرەکەی بەشێکیمان دۆزیوەتە ئەو کاتەوە ئێستش بە بەردەوام هاوبەشی لەگەڵ خەڵکی ئەو ناوچەیە بەڕاستی ملێرەمی پێویستە ئاماژە بە خاڵێکی ئەو بکەم کە لە ساڵی 1970 تا ئێمە چوین بەردەکان بهێنینەوە بۆ مۆزەخانەی سلێمانی هەڵوێستێکی زۆر جوان بوو لەلایەن خەڵکی دێکەوتیان ئێمە ڕێگە ناین ئەو بەردانە ئێوە بیبنەوە مێژووی ئێمەیە نامانەوێت بفەوتی ئێمە ئەمانەوەی لە جێگای خۆیان بێ گومانشانە بوو لە ئێمە ئەو کاتە خۆتان زانن بارودۆخی دوای شەڕی ناوخۆوانە کە بەردەکان بڕاتە دەرەوەی هەرێمی کوردستان ئێمە مامۆستا جەمال عەبدول بەڵێنی پێیان وتی ئەو بەردانە بە دڵنیایی و لە مۆزەخانە ئەمێنێ و هەچ کاتێک بینیتان ئەو بەردانە بەفۆ برایە دەرەوەی شتێک وەرن یەخەی من بگرن یعنی ئەو تاهودی خەتیمە خۆم چوم خەڵکەکانم لە دەی بەرکەلەوە هێنا بۆ لای مامۆستا جەمال عەبدول بۆ ئەوەی کە ئەو بەڵێن نامیان پێ بکەن هەڵوێستێکی جوانی خەڵکی دێکەوە ئێستاشی پێوە بێ هەر بەردێکی تازە یاخود زانیاریکیان هەبێ ڕاستەخۆ ئێمە ئاگادارەکە پێز ناکە ئەو تعلیمات بڵاوکەنەوە بڵێن ئینە خوان پەرستگاری لێکەنەوە خۆیان ئۆکۆی ساڵ مێژووی خۆمانە ئەنجاوە شەڵوێستێکی زۆر جوانە بەڕاستی هیوادارم بەشێکی زۆری خەڵکەکانی تری مەسەڵ بڵێن ناوچەکانی تری شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان شەمان هەڵوێستیانە بێ ئەو گردە ئەو شوێنە مێژووی بەشێکە لە مێژووی ئەو شوناسی ئەو شوێنی ڕاستە کاک هاشم لە مۆزەخانەکەدا ئەو کەرانە نمایشکرا بوون کە ئەم لە کۆڵرانە مای و چەند ساڵە کاریان کردوون ئارزیان کردووە کارەکان بە چ شێوازێکدا بووە تەنانە کاری فۆتۆگرافەریدا بوو یاخود نووسین بووە لێ کۆڵینەوە بووە ئەنجامەکان چی بوون ئەنجامی لە کۆڵینەوەکانیان چی دەڵێت بەڵێ
ئەکرێ بڵێن ئێمە ئەمەی کە کردویانە من بە تەنها باسی ئەوەی پێیکۆڵیم کرد بەس پێشەنگاکە باسی کار و چالاکی تیمەکانە لە هەرێمی کوردستان لە سلێمانی لە گەرمیان لە هەولێر لە دهۆک لە زۆر شوێناکە کاریان کردو لە نزیک بەنداوی مۆسڵ ئیشیان کردووە هەڵکۆڵینیان کردووە ینی ئەمانە بۆ باشە بۆ ئەوەی کە ئێستا ئاوا بەکو پێشانگایەک بکرێ هەم بۆ ئەوەی بزانن هاوڵاتیە کەیەتە مۆزەخانە بزانێ ئەم پارچەیە چیرۆکەکەی چۆن دۆزراوەتەوە ینی هەروە بە ئاسانی نەهاتۆتە ئێرە دانراوە تیمێک هەڵکۆڵینی بۆ کردو توێژینەوەی بۆ کردووە ئەنجا دوای هاتوتە ئەو مۆزەخانەیە ئەو شوێنی کە نمایشەکەی خۆشتان زانن بە پێی بڵێن ئەو ڕێکارانی کە ئێمە لەسەری ڕێککەوتوین بە کۆی گشتی لە هەر سنوورێکا شتێک بدۆزرێتەوە بێ لە مۆزەخانەی ئەو شوێنەیان نمایش بکرێت بۆ نمونە پەیکۆڵی لە سنووری پارێزگای سلێمانیایە لە سلێمانی نمایشکرا لە هەولێر کە پارچەیەکە دۆزنەوە ئەبێ بیبن ڕادەسی مۆزەخانەی هەولێریکەن لە دهۆکش بە هەماشێ بۆیە ئەمانە پارچەکان هەمووی لەو سێ مۆزەخانەیەدان هەڵگیراون بەڵام ئەوەی کە پشکی شێری بەرکەوتۆ لە نمایشکردن و دۆزینەوە مۆزەخانەی سلێمانی چکرد بەشێکی زۆری ئەوانەی تر یا کوپەیەکیان دۆزیوەتەوە یا شتێکی کەمیانی وەکو چۆم لە مقارنەی کە وەکو مۆزەخانەی سلێمانی ئێمە دوو هۆڵی گەورەی بەقە ئەم ستودیوی ئێوەمان داناوە بۆ بەردەکانی پەیکۆڵی ینی چکە بەردەکان زۆرن ئەنجا جارێکی کە لە ساڵی 2022 بەشێکی تری گەلەرێکەمان تەرخان کرد بۆ پەیکەری پاشا نارسە کە ئەرکێکی زۆر قورس بوو ینی ئەو بەردانە لە شوێنێکی کە دانرا بوو بەکرێن سەربانی مۆزەخانەمان کردو و گواستومانەتەوە دامان ناو بە شێوازێکش دانراوە بۆی لە حاڵەتی کاتی بوومە لەرزە زەرەر بەر پەیکەرەکە نەکەوێت یان بتوانین لە ناو لما دامان ناوەڕاستیەکەی بۆ ئەوەی خەڵکش بێ ببینی ئەمە پەیکەرەکە بۆ هی ئەو پاشایە بەڵێ واتە بۆ سەدەی دووەم و سێ زاینێ ڕێک بەڵێ ئەو ساڵێ ڕاستە کاک هاشم لە پێشەنگاکەدا ئەو کارانە نمایشکراون کە ئەم لە کۆڵرانە پێی گەشتونە باسمان لە گرنگەکەشی کردکەتێتە بۆ گەڕانەوەی بەشێک لە مێژوی کوردستان و ئاشنابوونینەوەی تازەیە بەم شارستانە کۆنانی کە کوردستان پێیدا تێپەڕیوە گرنگی ئەم کردنی پێشانگایانە یاخود تێکەڵکردنی کارەکانی لە کۆڵەرەکانی کوردستان و هەروەها دەرەوە لە چیدایە بۆ نمونە بۆ کوردستان بۆ نەوەی ئێستا گرنگە ئێمە پارێزگاری لە کەلوپەلەکانی خۆمان بکەین بەڵام گرنگی ئەم لە کۆڵینەوانە بۆ ئیتالیا چی ئایا بێت بە لینکێکی پتۆکردنی پەیوەندی نێوان ئیتالیا و هەرێمی کوردستان بە شازەکان گۆڕینەوەی بەڕێی جیاواز یاخود ئاشنابوون بە مێژووی یەکتر خۆی بە دڵنیاییەوە چکە تۆ ئەوان کەیان لێرە ئیشەکەن ئەوانش ئامانجێکیان هەیە لەوەی کە تەنها ئەوە خۆتان زانن لە کوردستانە ئیش ناکەن لە زۆربەی وڵاتانی کە ئیشەکەن چکە ئەوان ئامانجی سەرەکیان بە دەستێنانی زانیاریە لەسەر مێژووی ئەو ناوچەیە ئەنجا ئەمانش وەکو پێشبڕکیەکە لە نێوان زۆربەی زانکۆکانی ئەوروپا کە لە زۆربەی شوێنەکانە بتوانن ئەمان وەکو ئەوانەی تر ئەنجامی باش بەدەستبێنن زانیاری باشتر بەدەستبێنن جا ئەمەی کە ئێستا ئەوان کردویانە لە مۆزەخانەی سلێمانی یا لە زۆربەی شوێنەکانەوەم پێشەنگن وەکو خۆشیان لە کۆنفرانسەکانی خوانە باسیەکەن ئەڵێن ئێمە لە کوردستانە وامان کردو ئەوە ئەنجامەکانمان ئەو چالاکیەکانمانە وەرە بڕۆن ببینن بزانن لەوێ چۆن ئیشەکانمان نمایش کردو دانراویانی ئەوەش دەستکەوتێکە بۆ خۆیان کە بۆ پسپۆڕانی خوان وەکو شانازیە کە چکەوانش بەپێی ئەوە ڕانکی زانکۆکانیان بەرزە بێتەوە مامۆساکانیان پسپۆڕی زیاتر وەرەگرن خوێن ئەو کاتە دەرفەتێکە بێ بۆ ئەوەی خوێنکارانی ئێمە بتوانن بچن لە وڵاتەکانی ئەوان لە زانکۆکانی ئەوان هەلێکی وە هەیە داوەتی بە خوێنکارانی شوێنەوار کە بتوانن ئەگەر بڵێم زوو ئێمە زوو هەوڵمان ناکە بتوانین لێ بخوێن وتیان تەنها دەرفەت بۆ خوێنکارانی ماستەر و دکتۆرا هەیە ئەو کاتێمە بە کەلۆرێسمان هەبوو بەڵام ئێستا ئەو دەرفەتە لە ئارایە کە جارێکی کە ئەمە خوێنکارانی ئێمە پسپۆڕانی ئێمە توێژەرانی ئێمە بەتایبەتی لە بواری شوێنەوە بتوانن ئەو بەردانە بخوێنرێتەوە ینی بزانین بیخوێنینەوە خۆش نییە مێژووی خۆتە مێژووی وڵاتەکەی خۆتە دیکە بێ بۆ بخوێنێتەوە کە پسپۆڕانی کەس کە بیخوێنێتەوە دا بۆیە واڵم زۆر ئەجا لە کاتێکا کە ئەوانە هاتن بۆ ئێمە خۆتان زانن ئەوان شارزای زمانی ئیتالین زیاتر ڕاستە کە
کە وشەکانیان ئەوت بە گوێ ئێمە هەرمانە کرد ڕێک زبانی خۆتە نەنە هەر ئاستە کرد ئایلەوە ئەو خۆ لە شێوەزاری هەورامە ئێمە وشەیە بەکارهێنین یا مەسە بڵێن بۆ نمونە وشەی تۆمار وشەی دادگا لەوێ هاتووە ناوی هاتووە لە سیاقێکی جیاواز هەر نووسینەکەی جیاوازە بەس قسەکردنەکەی هەماشتە بۆی ئەمانە بۆ ئێمە زۆر گرنگە جارێکی کە ئێمە مێژووی خۆمان بخوێنینەوە پسپۆڕانی خۆمان ئێمە بڵێن بڵێ ئێمە ئەوە مێژووی ئێمەیە ئەمە شارزایی ئەومان هەیە ینی خۆتان زانن ئێمە بەهۆی ئەم بارودۆخی جەنگی کە ئەم هەشتا ساڵی بەسەر گەلی کوردهاتوە دەرفەت نەرەخساوە ئێمەی پسپۆڕانی کورد مێژووی خۆیان بە دەستی خۆیان بنووسنەوە تەنها هات چاومان لە دەستی پسپۆڕانی عەرەبن یاخود بیانین کە هاتوون لەسەر ئێمەیان ئێستا دۆخەکە چۆنە ئێستا دۆخەکە بە ئەتوانین بڵێن خەریکە خۆمان ئەکەوینە سەر پێی خۆمان جارێکی کە بە تایبەتی ئەوەی مای خۆشحاڵەیە کە زانکۆی سلێمانی و سەلاحەدین و هەولێر و گەرمیان ئەمانە پسپۆڕی بواری مێژووی کۆن و شوێنەوار دروستەکەن یعنی ئەمانە زۆر بۆ ئێمە ئەزمونێکی زۆر باشە کە ئەم شوێنەوار ناسان یاخود ئەو توێژەرانە جارێکی کە مێژووی کۆن بە بیرێکی کوردی بە زمانی کوردی ئەنووسنەوە چکە زۆر جار مەسەئسە ئێمە خۆم ساڵی ڕابردوو خوێنی باڵام تاوا کرد بەشێکی زۆر ئێستا شوێنەوە ناسەکانمان لە مۆزەخانەی سلێمانی و خەریکی سەرقاڵی خوێنی ماستەرن کە بە کوردی ئەنووسن تۆ پێویستە وەکو چۆم لێ بە زمانی خۆت بنووسی بۆ وڵاتی خۆت بۆ توێژەری خۆت بنووسی چکە ئەگەر بێتە کتێبخانەکانی کوردستانەوە کە باسی شوێنەوار و مێژووی کۆنەکەی بە پەنجەکانی دەست بە زمانی کوردی نووسراوە بەشێکی زۆری یا بە عەرەبی یا بە زمانەکانی ترە و بە زمانی بیانیە بە تایبەتی ئینگلیزیە باشە تاکەی ئێمە چاوەڕێ بین بە زمانی ئەوان بڵێن بنووسین یا ئەوان بێن شتمان بۆ بخوێنەوە بۆ خۆمان نەتوانین خۆمان دروستکەین سواز بخوا ئێستا ئەمە باشە ئەم هەوڵانە وردە خەریکە هەرچەند درەنگشە بەڕاستیە کرێ بڵێن ئەمە ئەم لە دوای ڕاپەڕینەوە ئەم 30 ساڵێک کە ئەکرا ئێمە سەدان پسپۆری بواری شوێنەوار و مێژوو لە بوار هەموو بارەکانە دروستکرا بەڵام خۆتانزان ئەم بارودۆخی بەسەر ئێمە هات و شوێنەوارش نەبووە پشکێکی هین کە گرنگێکی زۆری پێ بدرێ بەداخەوە خۆتانزان لەبەرەوەی قەیران ئیدارایی و بارودۆخ و شەڕ و ئەمانە نەبووە بەڵام ئێستا وردە خەریکە کرێ بڵێن هەنگاوی زۆر باش لەوە نراوە و پسپۆری زۆر باشمان هەیە لە کوردستانە پێشتر هەر بۆ ساڵی 97 یەک کەسمان هەبوو لە کوردستان کە بتوانێت نووسینی مێخی ینی نووسینێکە کە بە لە کاتی خوا بڵێنە سەردەمی سۆمەرەکان و تا دواتە نووسراوە بەس دکتۆرە ڕافی دەمان هەبوو زۆر جاکە ڕۆشتین بۆ شوێنان ئەما و بە هەمومان بەیەکەوە نەڕۆین بۆی ئەگەر سیارەکە وەرگەڕا بە هەمومان تیانە چین بەیەکەوە ینی بۆ یەکێکمان هەر بمێنی هەمە بەسمان ئەو کاتەوە بوو بەڵام ئێستا ژمارەیەکی زۆر لە خوێندکارەکانمان مەسەسە ماستەر و دکتۆرایان هەیە منهەجە لە ئێستاە خوێنەوەی نووسینە کۆنەکان کاکە هاشم لە مای ڕابردوودا کە لەسەر دۆزرایەوە لە سلێمانی ئەشکەڵی شانە دەربوو هیچ لە کۆڵینەوەیان لەسەر ئەوە کرد ئەم تیمانە یاخۆت هیچ شتێکی نوێیان لەسەر ئەم ئێسکا دەست خست هیچیان هەبوو لەسەر ئەوەیان تەنها لەسەر بەرد و ئەم شوێنەوارە کۆنەکان ئەمان بکەنەوە پشتێنینەکەن ئەوەی شانەدەر تیمێکی ترن ئیزانکۆیەکی تری بریتانیا کامبرجن تیمێکی بیانی لە هەرێمی کوردستان بەڵێ خۆ ئەگەر ئێستا بەس لە سنووری پارێزگای سلێمانی لەگەڵ ئێمە 11 تیمی بیانی ئیشەکەن هەرێک سەر بە وڵاتێک هەرێکی سەر بە زانکۆیەکی وڵاتێکە هەرێکی سەر بە زانکۆیەکە مەسە بڵێنە سەر دوو زانکۆمان هەیە لە وڵاتێک ئەوە مەسە لە یابان هەمانە لە ئەمریکا لە فەڕەنسا لە ئەڵمانیا لە بریتانیا ئەمانە بەس لە سنووری ئێمە 11 تیم ئیشەکەن لە هەولێر بە هەمان شێوە لە دهۆک بە هەمان شێوە ینی ئەمانە مای خۆشحاڵێک کە ژمارەی زۆری تیمی ئەوروپی لە کوردستان ئیشەکەن ئەمەی شانەدەر بە ڕێزت ئاماژە پێکرد ئەمە تیمێکی ترن کە دەمێکە سەرقاڵی کنە پشکنینن ئەوەی هەیە لەسەر ئەو ئەینە هەر ئەوەیە وەڵاهی زیاتر چکە من زۆر ئاگاداری ئەوان نیمە چکە هەر ئەو خۆیان ئیشیان تیا کرد بەڵام بە دڵنیان دەستکەوتێکی زۆر گرنگە
زۆر باشە بۆ کوردستان. گرنگی ئەم تیمە بیانیانە بۆ هەرێمی کوردستان چەند ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا بەرهەمی هەبووە یاخۆ گرنگەکەی لە چیدا توانیوانە لە هەرێمی کوردستاندا چی پێشخەم تایبەتی لە ڕۆیی شوێنەوارەوە؟ ئەکرێ بڵێن مێژووی ئێمە مێژووی کۆنمان زۆر زانیاری کەممان هەیە لەسەری، ینی بەداخەوە ئەکرێ بڵێن زۆر کەمە ئەو زانیارانی کە لەسەری لە ڕێ ئەم تیمانەوە کە کنەپشکنینیان کردو لەگەڵ ئێمە ئەمە دەستکەوتێکی زۆر باشە بۆ ئێمە کە زانیاری زۆرمان لەسەر مێژووی کۆنی کوردستان لە ڕێ ئەم تیمانە دەستکەوتووە و بە شێوازێکی تەکنەلۆژیای تازە کە ئەمانە هەمووی لاپەڕەوەنبووەکانی مێژووی کۆنی کوردستان بۆ ئێمە هەڵەیاتوانێ و جارێکی کە لە ڕێ ئەم کنەپشکنینانە ئەومان بۆ دەرەکەوێت کە کوردستان لانکەی شارستانێتە واتە شارستانێت سەرەتا لێرەوە دەستی پێکردو وردە وردە بەرەو ناوەڕاست و باشووری عێراق ڕۆشتو ئەمەش دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ ئێمە. زۆر سپاس بە زۆر بەڕێز هاشم حەمە عەبدوڵڵا بەڕێوەبەری مەزەخانەی سلێمانی سپاس بۆ کە لەبانی ئەمڕۆی کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە بوویت. سپاس بۆ ئێوە. زۆر بەخێر بێ کاک هاشم.